کەم ئاوی سەردانەکەی هەڵداوەتەوە لە بارانی و گۆڕانکاری کەش و هەوایەکی زۆر گەورە لە ناوچەکە تەسیری کردووە لە منسوبی ئاوی سەدی دووکان ئێستا ملیارێک و 700 مەتر سێجا ئاوی تێماوە کە خۆی کۆی هەموو سەدەکە 7 ملیارە 7 ملیار سێجار فەمە تەسیری کردووە لە ئەتلاقاتی ئاو بۆ ئاو خواردنەوە و ئاو کوشت و کاڵ و ئەو شتانە کێشەیە بتوانین چارەسەر بکەین و چارەسەریشی بۆ بدۆزینەوە زۆر پلانمان هەیە پلانی ئانیمان هەیە و پلانی مستەقبەلیشمان هەیە بۆ ئەم مەوزوعانە ئەگەر بێت و ئاوی دووکان زیاتر کەمەوە بوو ئێمە 592 بیرمان لێداوە ناو شاری کەرکووک بەڵام دڵنیاکەینەوە خەڵکەکە ئێمە حکوومەتێکەیە بە سەرپەرشتی کاک ڕێبوار بیری کردووەتەوە لەو مۆزوعانە کە چۆنی ئەم قەیرانە تێپەڕین و تێشەپەڕین ئینشەڵا بەس ئەوەنەکە ئەمێ خەڵکەکە وشیار بێتەوە ئاو بە فیڕۆ نەدەن لەبەرەوەی ئەم ئاوە زۆر گرنگکە ئێستا دەستمان کەوتووە سبەینێ نازانین چیە بێت.